دوای چەندین ساڵ لە ناشتنی جۆرەدارێک لە بلوار و قەراق شەقامە گشتیەکانی شاری سلێمانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی شکستێنانی ئەو پلانەی سەوزکردنی شاری ڕاگەیاند و دەڵێت چیتر ئەو دارە ناچێنین و داواکاریشن دانیشتوانی سلێمانی هەمان هەنگاو بگرنەبەر. بڕیارەکەی بەڕێوەبەرایەتی سلێمانی دوای ئەوە دێت لە چەند مانگی ڕابردوودا 450 دار لە جۆری سەباح بەهۆی بای بەهێز شکانەوە. کە ڕەشەباکە تەسیری تیا کرد شکانەوەی چەند لقێکی بووە تا دارەکە زۆر نەبووە تا ئەو ڕێژەیەش نەبوو لە چاو ئەو ڕێژە زۆری کە دای سەباح لە سلێمانیا هەیە چونکە دای سەباحەیەک لەو دارە باشانەی کە زۆر سوودی هەیە بۆ ژینگە بۆ بەرزکردنەوەی ڕادێشێ نزمکردنەوەی پلەی گەرمیە تەپ و تۆزگرتنە بەڵام تەنها عیبی سەباح لەگەڵ سلێمانیا ناوێت تەنها لەبەر ڕەشەباکەیەتی لەبەر شای سلێمانی بە شای ڕەشەبا بەناوانگە و ڕەشەبایەکی توندی هەیە کاتێک گۆڕانکاری ڕۆیات دەبێت هۆی شکانەوەی لقێک بۆ چەند لقێکی بۆ ئامۆژگاری بۆ هاوڵاتیانیشمان کاتێک دانوێت سەوزایی زیادکەن با ئەو سەوزایانە زیادیان کە لەگەڵ کەشوهای شای سلێمانیدا گونجێت واتە بێن ڕاوێژ بە ئێمە بکەن یا بە ڕاوێژ بڕواتی باخچەکانی سلێمانی یاخو بە شارەوانی بکەن چ جۆرە دارێک دەگونجێت بۆ سنووری شارەوانی سلێمانی یاخود باخچەکانی سنووری پارێزگای شاری سلێمانی ئەمە ئەو ئامۆژگاریانەکە بۆ هاوڵاتیانەکەی. شارەزایەکی بواری ژنگەش دەڵێت ناکرێت بەڕێوەبەرایەتیەک پلان و خوێندنەوەیان بۆ دەرئەنجامی کارەکانیان نەبێت و دوای چەندین ساڵ لە بەخەرجدانی توانای مرۆیی و مادی وڵات بگەنە ئەو ئەنجامەی کارەکەیان خراپە و پەشیمان ببنەوە. وەلە ڕابردووشە بەشێک لەم درەختانە ڕوێنراون کە لە دوای با بڵین 10 ساڵ 15 ساڵم درەختانە ڕوێنراون توانای گەورەی مرۆیی تا خەرج کراوە بە سەدانەها و بووە بە هەزارەها لیتر ئاو کراوەتە بنیەوە بەڵام لە ئەمڕوا ئەبینیت ئەبڕێتەوە یاخود ئەوترێت کەم جۆرە درەختە لەگەڵ کەشوهەوا ئێرە ناگونجێت کاندێک ئەمانە ئەکرێ بۆ نەمەسەرن پەیوەندیدار بێ بەوەی کاتێکە گۆڕانکاری لە بەرپرسی بەشێک یان بەڕێوەبەرایەتیەکە ئەکرێت ئەم بەرپرسە ئەکرێ و شتانی بەدڵ نەبێت یاخود ئەکرێ بۆ نەمەسەرن بودجەیەکی لە بەردەسا بێت لە جیاتیەوەی بێت کار لەسەر زیادکردنی ڕوبەری سەوزایی بکات دێت ئەو درەختانەی کە یان ئەو کارانی کە لە ماوەی ساڵەکانی ڕابردووە ئەنجام درراوە بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی بۆ پاراستنی درەختەکان ئەو دێت هەمووی لە ناوەبات. لە شاری سلێمانی شەقام و باخچە و شوێنە گشتیەکان بە چەند جۆرێکی جیاواز لە دار و درەخت و سەوزایی کراون کە بەشێکیان لە وڵاتانی دەرەوە هێنراون و سوودێکی ئەوتۆیان بۆ سێبەر و سەوزکردن نەبووە و بەشێکیشیان نەیانتوانیوە خۆیان لەگەڵ دۆخی کەشوهەوای سلێمانی بگونجێنن. لە ڕابردووشدا چاندنی داری یوکالیپتۆز ناسراو بە قەڵەمتۆز لە شوێنە گشتیەکان قەدەغە کرا کە پێشتر کار لەسەر چاندنین کرابوو. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.